سالبت ڕێژەی ئاسایی فشاری خوێن 120 لەسەر 80ە کە لەناو خەڵکدا بە 12 لەسەر 8 دەناسێت. بەرزبوونەوە لەم ڕێژەیە دەبێتە هۆی بەرزی فشاری خوێن کە پێی دەوترێت زەخت، کە کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی ڕێژ دەبێت بە تایبەت لەسەر خوێنبەرەکانی خوێن و هەروەها لەسەر دڵ، کە بەرزی فشاری خوێن دەبێتە هۆی پەککەوتنی دڵ و هەروەها دەبێتە هۆی جەڵتەی دڵ. لە ئێستادا و لە جیهاندا زیاتر لە ملیارێک و 300 ملیۆن کەس توشبوون بە بەرزی فشاری خوێنیان هەیە، کە لەم ژمارەیە ڕێژەی لە 146یان فشاری خوێنیان هەیە بەڵام هەستیان پێ نەکردو و نازانن کە زەختیان هەیە، و لەم ژمارەیەش لە 140یان کە دەمێنێتەوە بەرزی فشاری خوێنیان هەیە و لەژێر چارەسەردان. بۆ ئەوی خۆمان لەم نەخۆشیە پارێزین و ڕێنمایی وەربگرین لەبارەی نەخۆشیەکەوە دەچینە لای دکتۆر دارا عەبدوڵڵا حەمەد سەعید چنارەیی، پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و دڵ و شەکرە و کوێرە ڕژێنەکان، کە ڕێنماییمان دەداتێ لەسەر بەرزی فشاری خوێن و هەروەها ئەو هۆکارانی کەوا دەکات تووشی ئەم نەخۆشە بێت. ڕێژەی ئاسایی پاڵەپۆستی خوێن ینی بەرزترە. ئەو خوێنەی کە دڵ پاڵی پێوە ئەنێ با بڵێن لەگەڵ ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ دڵ خوێن لە پەلەکانەوە، ئەو ڕێژەی لە ڕێژەی نۆرماڵ ینی زیاتری بەوەتێ بەرزی فشاری خوێن. ئەوە وەکو هۆکارەکان هۆکارێکی زۆر ینی زانراوی نییە، بڵێ هۆکارێکە بێ ئەوە سەبەبی زەخت بێت، بەڵام دوو جۆری سەرەکی لە ینی بەرزی فشاری خوێنمانەیە. جۆرێکمانەیە پێوتێ ئیدیۆپاتیک، واتە هۆکارەکەی هەر هیچ نەزانراوە، ئەمانە زیاتر لە 95 زەخت لەم جۆرەیە. جۆرێکی کەمانەی پێی ئەوترێ سێکەندەری ینی ثانەوی، ئەمانە چەند هۆکارێک با بڵێن دەور ئەبینێن. تر ئەو کەسە ئایا کێشەیەکی هەبێ لە نەخۆشی گورچیلەکان یا تێکچوونی هۆرمۆنەکانی خوێن، تێکچوونی ئەو هۆرمۆنانەی لەسەر ڕژێنی گورچیلەکان غۆدەی کە دەریان پێڵێن، واروها لە کاتی سکامەنە سکپڕی قەڵەوی جگەرە کێشان مەی خواردنەوە بە هەموو جۆرەکانی و بە ڕێژەیەکی زۆر، ئەو کەسانی کە با بڵێن ستایلی ژیانیان دڵە ڕاوکیە و سترێسی زۆریان هەیە، ئەو کەسانی کە با بڵێن کەمتر جوڵە وەرزش و ئەمانەکەن، لەگەڵ ئەو کەسانی کە چەوریەکانی خوێنیان بەرزە. بەڵام لە ڕاستیە فشاری خوێن و بەرزی پاڵەپەستوی خوێن با بڵێن کە زەختی خوێنی پێ ئەوترێ لە زۆربەی حاڵەتە نیشانەی نییە، یعنی کەسەکەی احتیمالە زەختی شێوێ نەشزانێت کە زەختیە تا ئەو کاتێکە فەحز دەکرێت ینی بە جیهازێک فەحسی بۆ ئەکرێ. یعنی شەر نییە هەموو کەسێک کە پاڵەپەستوی خوێنی بەرز بێ هەستی پێ بکە خۆیان هەست بە نیشانەکانی بکە. لە 170 بەرەو ژووری هیچ نیشانەیەکی لە کاتی گرتنی پاڵەپەستوی خوێن بۆیە سیرەکەی زەختی خوێنی بەرزە. بەنسبەت جۆرەکانیمان باس کردمان دوو جۆری سەرکیمانەیە، جۆرێکان کە لە 90 زیاترەوە هۆکارەکەی هیچ نەزانراوە، واروە بە گوێرەی ڕەگەزیش تەوان ویراستە ڕۆڵێکی تایبەتیە بێنێ لە نەخۆشی زەخت بەرزبوونی پاڵەپەستوی خوێنە. ڕەگەزی نێر عادەتەن لە ڕەگەزی مێ تا تەمەنێک زیاترە، بەڵام دوای تەمەنی ینی تەواوبوونی سووڕی مانگانەی ئافرەتان ڕێژەکە تقریبا نزیک یەکەبنەوە، واروە تا تەمەنیش بەرەو ژوورتر بڕوات ڕێژەی بەرزبوونی پاڵەپەستوی خوێن بە سەبەبی ڕەقبوونی گۆرەکانی خوێن زیعەکە، ینی بە بەرزبوونەوەی پاڵەپەستوی بە بەرزبوونەوەی تەمەن پاڵەپەستوی خوێنەکەی زیعەکە. تەمەن لە زۆربەی کاتەوەکو باسماکە نیشانی نییە، هەندێک کەسیشەن وا هەز دەکەن کاتێ سەریان بێشیان شان و ملیان بێشی هەز بە زەخت دەکەن، بەڵام لە زۆربەی حاڵەتان نیشانەی نییە. خۆشبەختانە ئەو جۆرانی کە پاڵەپەستوی خوێنیان بەرزەوە لە جۆری دووهەمین لە کاتێکا کە چارەسەری یەکەمیەکەیان بۆ کرێ بۆ نەخۆشیەکە، بۆ نمونە سێرەکەی زەختەکەش بە ئاسانی دابەزێ، بەڵام جۆری یەکەمەکەیان پێویستە لەسەر نەخۆشەکە شێوەی ژیانی خۆی بگۆڕێ لە دابەزینی کێشی خۆی و هەروەها لە کەمکردنەوە و تەرەکردنی جگەرە کێشان و لە وەستانیان کەمکردنەوەی با بڵێن جۆرەکانی مەشروب، واروها وەرزشکردن بە شێوەیەکی بەردەوامی و شێوەیەکی با بڵێن ڕێکوپێک، جگە لەوە کەمکردنەوەی سترێس. لەم حاڵەتەیە احتیمالە مەسەلەن بەشێکی زۆر زەخت کۆنتڕۆڵ کرێ. لەگەڵ ئەمانەشە زۆر جا زەختەکە بە شێوەیەکی وا بەرزە، لەگەڵ ئەمانەشە نەخۆشەکەی پێویستی بۆ یەکە دەرمانیش وەگرێ. جا هەندێکیانەیە بۆ نمونە بە دەرمانێک، هەندێکیانەیە بە دوو دەرمان، هەندێکیانەیە بە سێ دەرمان جا زەختەکە کۆنتڕۆڵە بێ. واروە شێوەی زەختیش لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە، یعنی شەر نییە بۆ نمونە بڵێن دوو کەس نیشانەکانی زەختیانەوەکو یەک دروستبیان، مەسەلەن حەب یەکێک بۆ هەردووکیان بەکاربێنە. زۆر جارە شتە هەیە لە ناوخۆمانە نەخۆشە حەوی کەسێکی کەی بەکارێنێ لەمە حەوی زەختەی باوکمانی برایەکمانی مێردەکەمە منیش بەکارێن. تەمەنەوەش هەر ئاڕاستەیەکی باش نییە، کەواتە بۆ هەموو کەسێک شێوەی زەختەکەی جیاوازە، واروەها شێوەی حەبەکان و دەرمانەکانش بە گوێرەی تەمەن و جۆری زەختەکە و نەخۆشیکەی لەگەڵ یان نەخۆشی زەختیانە، بۆ نمونە هەیە زەختی شەکری هەیە لەگەڵ یا
هەیە زەختی هەیە دڵی هەیە لەگەڵێ هەیە زەختی هەیە و حەملی هێسکی هەیە شێوەی حەبەکانی ژەگۆڕێت. باشترین ڕێنمایی ئەوەی لایفستایل چێنجی پێوترێت شێوەی گۆڕینی شێوازی ژیان. کەسەکە کێشی زۆر بوو کێشی کەمەکاتەوانی کە جگەرە خۆرن جگەرە تەرگەکەنیان کەمیەکەنەوە، ئەوانەی کە مەشروب خۆر مەشروب تەرگەکەن، ئەوانەی کە با بنە سترێسی ژیانیان هەیە مەحاولە بکەن ینی خۆیان هێورکەنەوە و خۆیان ینی بگونجێنن لەگەڵ دڵە ڕاوکێ و ئەو ناڕەحەتیانە لە خۆیان دوورکەنەوە. واروە ڕۆشتن بە پێ کە ئەمە شتێکی زۆر زۆر باشە. کەمکردنەوەی خوێ لە خواردنە یعنی خواردنەوەی بڕێکی زۆر لە ئاو خاصن لە کاتی هاوین و ئەو کاتانی کە دنیا زۆر زۆر گەرمە و هەروەها وەرزشکردنێکی مامناوەندی ژانی با بڵێن لەگەڵ گۆڕینی شێوازی خواردنەکانیان ینی کەمکردنەوەی خواردنی چەوری و ئەو خواردنانی کە خوێیان زۆرتیایە لەگەڵ خواردنی بڕێکی باش لە سەوزە و میوە لەگەڵ خواردنەکانە زەڵاتی باش بخورێت لە بینی وەجبەکانی خواردن و ئەمانەیە واروە ڕێخستنی خەو کە ئەمە باشترین شتە. زۆر کەس مەسەڵەن خەو زۆر زۆر تەخیرەکە بەسەبەب ئەم ئامێرە ئەلکترۆنیانەوە سێرێکی شەو تا درەڵان دانیشێ. طبعاً ئەمانە هەمووەکو کەم جوڵەیی هەمووەکو خواردنی زۆر لەگەڵی هەمووەکو کەم خەویش ئەمانەش هۆکارێک ینی با بڵێن بۆ بەرزبوونەوەی پاڵەپەستوی خوێن و هەندێک جار بۆ بەرزبوونەوەی نەخۆشی شەکرەش کەواتە بە گۆڕینی شێوازی ژیانی کەسەکە ئەتوانی با بڵێن تا ڕادەیەکی زۆر نەخۆشی زەخت لە خۆی دوورخاتەوە یان کۆنتترۆڵی کات لەگەڵ بەکارێنانی ئەو دەرمانانی کە لەژێر چاودێری پزیشکەکانیانە بۆیان ئەنووسێنێک لە خۆی بۆ منەوتم حەبێ بەکاربێنیان کەسی کە شتێکی بەکارێنەوە ئەمیش بەکاری بێنێ و بینبینی چاودێریکردنی با بڵێن چەند فحوساتی ضرورە وەکو فەحسکردنی وەزیفەی گورچیلەکانی بابزانێ فەرمانیان چۆنە، فەحسکردنی چەوریەکانی خوێنی بۆ دابەزانێک لە کاتی بەرزبوونەوەیە، پرۆتینی خوێنەگەر لە خوێنە زێ بکە و هەروەها ئەملاحەکانی خوێنیانی مادەکان زایەکان ئەگەر گۆڕی نوشتیا بێ ئەمانە تەسیرەکات لەسەر ئەوەی کە با بڵێن زەخت بەرزکاتەوە. کەواتە بەم ڕێگەیان ئەتوانێت هەم نەخۆشیەکەش کەم کرێتەوە هەم نەخۆشیەکەش زابرین بەسەریە چونکە ماکەکانی زەخت خوانەخواستە زۆر زۆر قورسە. ئەو کەسانی کە زەختی خوێنان هەیە معڕەزن بۆی کە دوور بێ تووشی نەخۆشی جەڵتەی دەماغ، جەڵتەی دڵ، سزبوونی گورچیلەکان، واروە گیرانی وەری خوێنەکانی با بڵێن دڵ، جگە لەوە تەسیل لەسەر هەموو بەشەکانی تریژانی پەلەکانی جسمیژەکە لەسەر با بنێن تووشی نەزیفی چاویانەکە لەسەر هەموو ئەندامەکانی لەش کاریگەری مزعفاتیە. تەوان تۆ بە کۆنتترۆلکردنی زەخت ئەتوانی ئەم کاریگەریانش لەسەر هەموو ئەندامەکانی تری لەشیش بپارێزیت.